لە نێو یاریگاکاندا کچان و ژنان وەک یاریزان و هاندار بەکەمی دەبینرێن. ئەگەرچی ئێستا لە ڕێگەی فێرگە وەرزشیەکانەوە هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی کچانیش لە کوردستاندا لە کێبەڕکێ وەرزشیەکاندا تواناکانی خۆیان بخەنە ڕوو. من مونا نادرم، یاریزانی یانەی وەرزشی هەڵەبجە کە ماوەی 3 ساڵ و نیوە بەردەوام لەم یاریە. ڕۆژانە 4 ساعت لێرە یاریەکەم. لە ماوەی پێشوە توانیم بەشداری لە یاریکی نێودەوڵەتی بکەم کە ئەویش لە ئێران بوو کە توانیم لە 2 یاریە بەشداری بکەم. ئەویش کاتە و کۆمەتە بوو. لە کۆمەتە توانیم پلەیەکەم بەدەست بێنم و 3 یاری بەمەوە مەدالای ئاڵتون وەرگرم. هەروەها لە کاتاشە 2 یاریم بردەوە و مەدالای زیوم وەرگرت. لە بوارە وەرزشیە جیاوازەکاندا زۆرن ئەو کچانەی کە مەدالیای جۆراوجۆریان لە ناو و دەرەوەی وڵات بەدەستێناوە، بەڵام وەک خۆیان دەڵێن ئەوان تا ئێستا لە بەردەم توانجی کۆمەڵگەن و خێزانەکانیش ڕێگە نادەن بچنە نێو کایە وەرزشیەکانەوە. یەکەم شت کۆمەڵگە ئاستەنگە. کۆمەڵگە ڕێگرێکی زۆرەکە لەو ڕۆوە، هەروەها نەبوونی یارمەتی زۆر کشەیە، یان هەر زۆریانە بەعام هاوکاریان ناکەن لەو ڕۆوە. وەرزش وای لێکا بەرەو دواکەوتن بچێ ڕێگرێ بێت لە پێشکەوتنی وەرزش لە ناو کچان. ڕاهێنەرێکی وەرزشی لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا ڕایگەیاند دەیان کچ هەن کە توانایەکی زۆریان هەیە، بەڵام بەشێکیان خێزان و بەشێکی دیکەشیان دوای هاوسەرگیری وا دەکەن واز لە وەرزشکردن بهێنن. بەڕاستی هەندێکیان هەیە خێزانەکانیان زۆر هەندێکیان ڕێگرن. ئێمە کچی زۆر بەتوانامان هەیە. کاتێک کە زانین سیرەکەیت یەکێک لە ماڵ لە خێزانەکەی ڕێگری لێکە یانەوە تا هاوسەرگیریەکە دوورەکەیێتەوە لە ڕاضە. ئەمانە هەمووی ڕێگرن. هەندێکیشان بۆی خوێن و سروفی خوێنەوە فترێدا ئەبڕێن و تر دوایی هیچ خۆشەویستێکی نامێنێ بۆ وەرزشەکەی تەواودا ئەبڕێت. و بەڕاستی بەگشتی من تەسەورەکەم ئەوە بێت وەرزش لێرە ئێشتا نەگەیشتۆتەوە ئاستی کە خەڵک لە لای شتێکی خۆشەویست بێت و نەگەیشتۆتەوەی کە ئێمە پشتگیریان بکەین. یعنی ئەگەر پشتگیریان هەبێت تۆ لە هەموو لەلایانی کەسوکارە و لەلایانی لە قوتابخانەکانە لە یانەکانە ئەگەر کەسێک هەبێت پشتگیری ئەو یاریزانە بێت بڕوان ناکەم کە دوور بکێتەوە. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی زۆر فێرگە و یانەی وەرزشی تایبەت بە کچان کراونەتەوە بە ئامانجی ئاساییکردنەوەی وەرزشی کچان و خستنە ڕووی تواناکانیان، بەڵام هێشتا تێڕوانینی نەرێنی لەسەر وەرزشکردنی کچان و ژنان لە کۆمەڵگەی کوردیدا هەیە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.